بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. أتينا بابتي كتير لو بابتاني مانجي رمضاني بيروس، مانجي رمضان، مانجي بهشته، يعني رمضان لقلب بهشته. رمضان كأم مانجي بيروزة ديد بسرها ملايك ماندا حل بداية رمضان خواهي قورة بيمان الله أو رمضان بشكل بهشت. شون بزانين پیغمبری نازدار صلى الله عليه وسلم پیمان فرمي كات شيطان كان كوتو زنجير دكرين درگاکانی خواهی قورة بهشت أكاتوا بومان واتا وەک ئەوەیە ئەو ڕەمەزانەی کە ئینسانی مسلمانی تایە پێویستکە لە هەرچی کات و ساتێک بە بەهەشتا تێپەڕ دەبێ دەتوانێت. دەرگای بەهەشت هەشت دەرگان، هەر هەشتی ئەکرێتەوە هەتا ڕەمەزان لە بیدایە دەست پێ دەکات هەتا کۆتایی. ئایا دەرگای بەهەشت وەک دەرگای خۆمانە؟ نەخێر. دەرگاکانی بەهەشت کەوتیانە لە نێوانی داعنی چەندێک پانتایەتی 70 ساڵ ڕێگایە بە سواریەکی چاک و باش. یعنی ئەگە کەسێکمان نەبێت لەسەر دنیادا سوارێکیەکی باش بێ بچێتە سەر پشتی حەیوانێک وەختی خۆی وابوو، یان بڵێن سیارەی ئەمڕۆ چی سیارێک لە دنیادا زۆر متەتەورە زۆر چاکە 70,000 ساڵ ڕێ بکە یەڵا ئەتوانێت دەرگایەکی باشت ببڕێ، یەڵا ئەتوانێت دەرگایەکی باشت ببڕێ. پانتایی 70,000 ساڵ 70 ساڵیان بڵێن 70 ساڵ 8 ساڵی لە تۆ و لە من ئەکرێتەوە. ئیتر ئایا 70 ساڵەکەی منە هین تۆیە یان 70 ساڵەکەی خوا خۆیەتی؟ ئەوە لای خۆیەتی ئەندازی. کەواتە پانتایی دەرگاکانی بەهەشت زۆر فراوانە. یەکێ لەوانە بە تایبەت بەس بۆ مانگی ڕەمەزانە. یەکێ لەو دەرگایانە هەشت دەرگایە. دەرگای ڕەگیان بۆ ڕۆژوانە 70 ساڵ پانتایەتی دەکرێتەوە بڕووی ڕۆژوانە، تایبەتە بۆ ڕۆژوان. إن في الجنة بابا يقال له الريان. دەرگایەکە لە دەرگاکانی باشت پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەم دەرگایە بۆ ڕۆژوانە بەس. یعنی لە قیامەتە بانگ دەکرێت جا ڕەدرێ مەلایکەکان ئەڵێ ئەوانەی بە ڕۆژوون لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم، ئەوانەیشی بە ڕۆژوو بوون لە ئومەتانی تر، هەر کەسێ بە ڕۆژووە بابێت لەم دەرگایە و بچێتە ژوورەوە بدون حیساب و کتاب بابڕاتە ژوورەوە. چونکە ئەو دەرگانەی دانراون هەر دەرگای کۆمەڵ دەچێتە ژوورەوە بدون حیساب و کتاب، چکەوانە تایبەتمەندین. بۆیە ناوێنراوە ئەم دەرگایەنە دەرگای سەدەقە، دەرگای بۆ نمونە نوێژ، دەرگای ڕۆژوو. ئەمانە خەڵکانێکن لەو کۆمەڵە خەڵکانێک تایبەت ئەڕۆنە ژوورەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەمان پێدەفەرمێت. ڕەیانش بە مانای ئەوە هاتووە تێرکردنی کەسێک لە توێنێتی بۆ ئەوەی کە تێر بێ لە ئاو. یعنی کەسێک توێنێتی هیلاکە ماندووە شەکەتە لە خواردن و خواردنەوە بە تایبەتی ئاو، کە ئەو دەرگایە بۆیان ناوە ڕەیان، چونکە زۆری نەمان لە ڕەمەزاندا سێرەکەی توێنیمان دەبێت. بە مانای ئەوە هاتووە زیاتر، بە مانای ترش هاتووە. دەچینە خزمەتی چەند دیمەنێکی باشت وەیەکۆ بچین چەند دینەمەکەی باش باسی چەند شوێنێکی باش بکەین لە خزمەتی جەنابتاندا. کەسێک کە دەرگای باشتی بۆ ئەکرێتەوە یەکەم کەس پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم. دەرگاکانی باشت بۆ هیچ مرۆڤێ ناکرێتەوە، بۆ هیچ کەسێک وەک مرۆڤێ و هیچ کەسێکش داخلی باش نابێ. یەکەم کەس کە لێ ئەدرێ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەچێتە ناو باشتەوە، دوایەوە خەڵکی تر، پێغەمبەرانی تر، دوایەوە پیاو چاکان ڕاستگۆیان، ئیتر هەموو ئومەتەکانی تر. ئەمە ئینسانی ئیماندار بزانێت. دووەمیان ڕوح و ڕەیحان و جەنات و نەعیم. هەواکەی زۆر فێنکە باشت، بۆنی زۆر خۆشتە. لە 70 ساڵەوە بۆنی بەهشتەکەی
حەفتا ساڵ باش لێ دوور بێ بۆنێکی ئەممەنە بۆنەکەی دەڕوا خۆشیەکەی ڕوا یعنی هەر کەسێ حەفتا ساڵ دوور بێ لە باشت ئەوەی کە لە ناو باشتایە حسی پێەکە لە خۆشی و لە نیعمەتی باشتا سێمیان گەورەی باشت کە عەرض السەماوات والئەرض خۆی گەورە فەرمی گەورەی و پانتایی باشت نێوانی ئاسمانەکان و زەویەکانە ئیتر ئەبێ ئاسمانەکان حەوت تەبەقەیە چەندێک بینیە لەگەڵ زەویە چەندێک ئەو کاتە باشتمان ئەمەنە فراوانە ئیتر خی گەورەژێ باسی فراوانی مەکەن بە کوردی وامان پێڵێ چونکە وتی بین ئاسمان و زەویەکان مەگەخوا خۆی بزانێ کە چەنێ پانتایی بێ بە ئەندازەی ئاسمانەکان و زەویەکان باشت گەورەیە ئیسێت ئەم زەویەتر بزان چەندێک چێتە خوارەوە کە پێڵەن زەوی بە مانای زەوی ئەو ئاسمانە لەکوێوە دەست پێکا پێڵێن ئاسمان هەتا حەوت تەبەقەی ئاسمان هەتا عەرشی خوا ئەوەنەی یعنی تەنانە ئەوەنەی ئاسمان و زەوی هەمووی گەورەی پانتایەکەی ئوعیدەت للمتەقین ئامادە کراوە بۆ چی؟ بۆ کێ ئەمانە؟ بۆ تەقواداران ئیمانداران ئەوانەی لەخوا ئەوانەی چاکەکارن ئەوانەی عاشقی ئەگەر کەلیمەکە دروست بێ شەیدای ئەو شوێنن کاری بۆ دەکەن و ئەوانەیشی کەوا داوای دەکەن ئەمانە بۆ ئەو کەسانەش دەبێ دەچینەوە بۆ لای خواردنی باشت خواردن یەکەم خواردنی باشتەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردووە نەوعێکە لە خواردنی جگەر بەڵام جگەری مریشک نییە جگەری حەیوان نییە بەو حەیوانداری کە ئێمە تەماشایەک کە حەیوانێکە ئەم حەیوانە بڵێن ئەو جگەرەی لێو لە دنیا نەبێ یان شێوازێکی ترە خواردنێکی ترە یان گۆشتەکەی شێوازێکی ترە وتویانە بە ئەندازەی ئەوەی نانەکانی باش چەندێ پانە نانەکانی باش چەندێ پانە ئایا نانەیە لە باشتا بەڵێ هەیە بەڵام وتویانە پانتایی نانی باش حەفتا بە ئەندازەی ئەوەی زەوی پانە ئەفەرمێ 70000 کەس لێی بخوا لە نانێکی تێر ناخوا بە ئەندازەی زەوی نانەکانی پانە هەر نانێکش 7 کەس کە نانی لێ بخوا 1000 کەس 70000 کەس نانی لێ بخوا نانێتەوە و نابێ ئەبێ چی نیعمەتە بێ تەبان ئەمانە بەس ناوێنراوە بۆی عەقڵی من و تۆ نێزک بێتەوە حچی وەک دنیا نییە کە ئەڵێن جگەر ئەڵێن نان ئەڵێن خواردن ئەڵێن میوە ئەمانە بەس بۆی عەقڵی من و تەقەبوڵ قسەکە بکە ئەنا چونکە شتانێکە دانراوە بۆ موسڵمانان ما لا عین ڕەئەت چاو نەیبینیە ولا ئوذن سەمعەت یعنی بەگوێ بیسراوە بەڵام ئەوە نییە کە ئەڵێن وە خەتەرەیشی نەکردو لەسەر دڵی من و تۆدا ئەبێ نانێک ئەوەنەی ئەم دنیاە گەورە بێ ئەبێ چی نانێ 70000 کەس لە نانێ بخوا تاو نابێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئیسرا و میعراجا بۆڵێ ترێ هاورد نانێ لا بیتێنێ فەرمووی ئەگەر ئەو بۆڵە ترێم باوردایە حتا قیامەت ئومەتەکەم لێی بخواردایە تاو نابوو ئێمە کەی ترێ بەس ناوی ترێ ئەمە خۆی لە ئاستا ترێ نییە بەڵام ناویان ناوە میوەیەک بۆی عەقڵی من و تۆ تەقەبوڵ قسەکان بکە بەڵام لە عەزەمەتی خوا لە دروستکراوی بەهەشت خوا خۆی ئەزانێ چییە ئەمانە بۆ ئەو کەسانە دانراوە ئودخولوها کاتێ پێیان ئەڵێن فەرموو بچنە باشتەوە خالیدینە فیها بەردەوام بۆ خۆتان بێنەوە حتا حتای بما كنتم تعملون بەو کار و کردارەی کە کردووتانە هەتا بمێنەوە نەناو باشتا کاتێ پێیان ئەڵێن سەلام قەول من رب الرحیم یان خوای گەورە کاتێ ئینسانە چێتە باشتەوە سڵاوی لێ دەکات جەلە جەلالو خدای گەورە سڵاو لە ئەهلی باش دەکات ئەهلی باشش هەموو جوابی خدای گەورە دەداتەوە کاتێ فەرموویان لێ دەکەن و دەچن مەلایکەکان هەمویان فەرموویان لێ دەکەن و سڵاویان لێ دەکەن بەخێر بێنێ خوا خێراتنی ئەهلی باش دەکەن بۆ باشت مەلایکە کاتێ ئەچنە باش ئەم حەمکە ناز و نیعمەتەمان پێدرێ
ئەمەی کە ئێستا من بەشێکی کەمم باس کرد ئەمانەمان پێ درێ بەڵام گەورەترین نیعمەت ئەوەیە کە مرۆڤ کە ئینسان خودای گەورە خۆی دەبینێ بە ذاتی جەلە جەلالوهو خۆی گەورەترین نیعمەت کاتێ مرۆڤەکان ئەچنە بەهەشت لە بەهەشتا مرۆڤەکان خوای گەورە نیعمەت ڕشێنتە سەریاندا ئیتر زۆرە نیعمەت ئەژە لێیان بپرسن بە ئالی باشت بڵێن چیان نوقسانە چیانەوێ چیان گەرەکە خوای گەورە بۆیان بکە ئالی باش دەڵێ خوای گیان ئەمەنت کردووە ئەمە داوە پێمان بە ئەندازەی ئەوەی ئێمە کردومانە هەر هیچ نییە ئێمە هیچمان نییە داوا بکە خوای گەورە پێیان ئەڵێ بەڵێ هەیە ماوە جارێ ماوە گەورەترین نیعمەتەوەی خودای گەورە خۆی پیشانی مرۆڤەکانەدا خوای گەورە هەمومان بێبەش نەکا لەو دیمەنەی کە خوای پەروەردگارە تەبەن ئەو دیمەنە دیمەنێکی ترە بۆی وتیانە 40 ساڵ مرۆڤی وا هەیە 40 ساڵ ڕەبەق یەک چاوپڕکانێ ناکا لە عەزەمەت و گەورەی و جەلالی خوای پەروەردگارە لە تەماشاکردنە 40 ساڵ لە عەزەمەتی خودای گەورە کاتێ هەموو نیعمەتەکانی لە فکرە ئەمەی کە باسمان کرد ئێستا بە هەموویەوە هەرچی لەزەتی ناو باشتە مرۆڤ گەشتی لە فکرە کاتی عەزەمەتی پەروەردگارە بینێ گەورەترین نیعمەتی ناو باشت عەزەمەتی پەروەردگارە بە چاوەکانی خۆمان ئەیبینین ئایا ئەم چاوەیە ئەوش خوا ئازانێ چونکە ئەم چاوە تەحەموڵ ناکە کاتێ پێغەمبەران داوایان کرد خوا ببینن و ئیبراهیم وتی تەماشای جەوڵەکان بکە ئیبراهیم نەبی ئیبراهیم تەماشاکە گە جەوڵەکان تەحەمولی کرد خۆم پیشانی جەبڵەکانە دەم پەروەردگار فەرمووی ئەگەر تەحەمولی کرد ئەوە تۆش داوا بکە ئەڵێ کاتێ جەلە جەلالوهو عەزەمەتی پەروەردگار خۆی پیشانی جەبڵەکاندا دنیا هەموویان تەلەرزین ئیبراهیم یەکسەر چووە سوجودە وتی خوایە کەفا هیچم ناوێ بەس دنیا ڕاگرێ یعنی دنیا تەحەمولی نەکرد بە بینینی خوا بەڵام لە قیامەتە من و تۆ خوای گەورە پیشانی من و تۆ ئەداگە بەهەشتی بین ئینشاءالله ئەوەی کە هەلی باشتە بەڵام بە دیمەنی خوای پەروەردگار خۆی بەو چاوەیە یان نا ئەوە خوا خۆی ئەزانێ ئەمجا پێیان ئەڵێن بخۆن و بخۆنەوە لە ڕووبارەکانی باشت بۆ خۆتان تێر خۆن لە سەوزایی باشت لێ تێربوونی باشت لە نیعمەتی باشتا بۆ خۆتان بحەسێنەوە یا عیبادی لا خەوف عەلەیکم ولا ئەنتم تەحزەنون ئەی بەندەکان بۆ خۆتان بە ئیستراحەت هیچ ترسیان نەبێ و غەمبارش مەبن دڵتەنگش نەبن جێگای ئەوە نییە بەهەشت ئەمە خوای گەورە بە ئێوەی داوە چونکە ئێوە لە دنیادا بە قسەی خواتان کرد ئەوەتان کە چناند ئەمڕۆ دەستان کەوت ئەمجا خاڵێکی تر لەو خاڵانە ومن يزرع الشر يحصد الندامة ومن يزرع الخير يصعد السلامة هەر کەسێ چاکە بنوێنێ یعنی چاکە بنێژێ سەلامەت و بێوەیی لە قیامەتا دەستەکەوێ هەر کەسێ شەڕ بنا لە دنیادا کردەوەی شەڕ پێشی خۆی بنا ئەو کاتە نەدامەت یعنی ئیسفادەیشی نییە پەشیمان دەبێتەوە بەڵام ئیسفادەی نییە وەیسی قەڕەنیە فەرمێ من حەفتا کەسم بینیوە وەیسی قەڕەنیەکە لە تابعینە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم نەبینیوە بە بۆنەی خزمەتی دایکەوە لە زمانی پێغەمبەرا بووە صلی الله عليه وسلم بەڵام سەحابەی بینیوە پێغەمبەری نەبینیوە ئەفەرمی حەفتا کەسم بینیوە لە هاوڵانی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەگەر ئێوە ئەوانتان ببینیایە دەتاوند ئەمانە شێتن بەم نەفزە ئەڵێ ئەگەر ئەوانش ئێوان بدیایە دەیاوند ئەمانە هیچیان لە ئەهلی باش ناکەن دوو قسەیە معنایەکی زۆر جوانە یعنی ئەوانتان بدیایە مەسەلەی معنای ئەوە نییە کە ئەوان وەکشێت نە لەفزەکە ئەبێ ورتکەینەوە یعنی ئەوان بدیایە ئێوە ئەمەنە هەڵپەی قیامەتیان کردبوو ئەمەنە منافەسەیان ئەکرد بۆ قیامەت ئەتوت ئەمانە چین لە خێرا ئەمەنە نییە پێشی ئەو بکەوێ پێشی ئەو بکەوێ بەڵام سێری ئەوە بکەن لە چاوی ئەوانە ئێوە هیچتان نەکردە لە چاوی ئەوانە قەسدی بۆ قیامەتی خۆتان مەبەستی ئەمەیە یعنی ئەمەیە ئێمە ئێستا ئەمە ئەکەین تەبەن دەستخۆشیە بەڕاستی بۆ هەموو ئیماندارێ لەم زەمانە کە خۆی بگرێتەوە عیبادت بکە ڕوو لەخوا بێ لە ناو قوبعەی فەسادە زمانی ئاخر زەمان
هەموو دەوروبەرت تۆ فەساد بێ خراپە بێ تۆ بێی لەو کات و سادەدا خۆت بگریتەوە عیبادەت کەی. ئەوە زۆر گەورەیە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام زەمانێ تێ ئومەتەکەم جارێ تەقریبەن مایەتی بەرەوەوە ڕووین فەساد زۆر بڵاوە بێتەوە. ئەڵێ لەو زەمانە وای لێ دێ دین غەریبە بێ کە غەریب بوو هەر موسڵمانێ بە غەریبی دینداری کرد خەیر و پاداشتی ئەجر و پاداشتی لای خوا لە 50 سەحابە زیاتر، لە 50 سەحابە خەیری نەک خۆی چاکترە خەیرەکەی پاداشتەکەی یعنی زۆرترە چونکە لە فەسادە. ئیسە خوشکێکی بەڕێز لەم زەمانە کە سەرپۆشێکە کا و نیقابێکە و عابایەکەدا زۆر زۆر من نەتوانم بڵێم گەورەترە. بۆ لە زمانی پێغەمبەرا کەس ڕوود نەبووە، ڕووتی کەم بووە. ئێستا ڕووتی بەرەی پێدرێ پارەی پێدرێ بە 2 ساڵە بێتە خاوەن قەسر ئەبێتە خاوەن کۆمپانیا ئەبێتە خاوەن هەموو شتێ ئافرەت. دێ ئافرەتی واشەیە نایە لێ بێگانە نییە تەنانەت تەڵی قژی ببینێ جا ئەمە لەشۆ ئەوە لەشۆ. پیاوی وا هەیە دیندارە لەخواترسە ئامادەیە لە برسا بمرێ حرام نەخوا ڕێگا زۆر ئاسانە دوو لە ڕووجەناتان ڕێگای داوێن پیسی خراپە ئەم ئینسانە خۆی گردێتەوە. ئەمە زۆر گەورەترە چونکە ئەم کارانە کە دەکرێت لەم زەمانە بەڕاستی کارێکی زۆر گەورەی. ئەبی ئومامە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کارێکم نیشان بدە زۆر بەسوود بێ و خوش لێم ڕازی بێ پێی بیکەم یعنی سوودی زۆر هەبێ وخوا ئەو کارەش بکەم خوا لێم ڕازی بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی عەلەیکە بالصەوم فإنه لا مثل له. وتی ڕۆژوو بگرە چونکە ڕۆژوو منافسەی نییە بەرامبەری نییە. بەخوا خۆی زانێ پاداشتی ئەو ڕۆژوە چییە. ئەمە وات لێ دەکا خوا لێت ڕازی دەبێ و سوودی بۆ دنیا و خیامەتش دەبێت. ئیمانداران و خۆشەویستان ئێمە کاتی ڕۆژوو دەگرین و تەمایە و بەهەشتین کاتێک نوێژ دەکەین بە تەمای ئەو بەهەشتی ئەو بەهەشتە لەمە زیاتری گەرەک قۆڵی زیاتری لێ هەڵکەین ئەبێ زیاتریش کۆڵ نەدەین هیلاک نەبین چەندێ کار بکەین بۆ قیامەتی خۆمان ئێمان بڵین هەر کەمە لە دیوانی خوایە چونکە ئەو کاتە تەمە ناکەی لە ناو بەهەشتا ئەڵەی خۆزگایە کردەوەی زیاترم بکردایە کردەوەی چاک چونکە پلەی هەیە باش 100 پلێ هەر پلەیەک ئێستاگە من لە پلەی یەکەم بم تو لە پلەی دووەم بی وەکەوەی من لە زەویم تو لە ئاسمانی ئەگە پیاوێکی ترمان نەبێ لە پلەی سێهەم بێ دەرەجەی سێهەم وەک ئەوەیە پلەی یەکەم لەگەڵ دووەم 3 ئەوەندە لەو بەرزتر بێ چوارەم 4 ئەوەندە پێنجەم شەشەم حتا 100 پلەی 100 ئەوەندەی زەوی و ئاسمان پێغەمبەر لە تۆ دوورە ئەگەر یەکەم پلە بیت ئەی بۆ حەز ناکەی لێوش بۆ خۆت بشتە پاڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا بیکاتە نەسیبمان بۆ خاتر ناوەجوانەکات. یعنی پێغەمبەری خوا فەرمێ کابرای هات داوای کەوتی خوایە لێم ڕازی بە خوایە. پێغەمبەری خوا وتی ئەوە نەی پیرەژنەکەی بەنی ئیسرائیل لەدەست نایە دوعا بکەی دوعاتان کە دوعای کەم مەکەن. وتی ئەی پێغەمبەری خوا چییە پیرەژنەکە وتی خوایە لێ داواکەم یەک داوامەیە ئەو داواش ئەوەیە لەگەڵ پێغەمبەرە حەشرم کەی لەگەڵ پێغەمبەرە لە بەهەشتا دامێ صلی الله علیه وسلم. یعنی داوات کرد فەرمووی داوات کرد داوای فیردەوس بکە ئەعلا مەرتەبەی بەهەشتە بڵێ خوایە لە فیردەوس دامنەی لەگەڵ پێغەمبەرە دامنەی لەگەڵ سەحابە دامنەی پلەم بەرز کەیتەوە بۆ خاتر گەورەی خۆت ئەم عیبادەتانم بۆ بنووسی ئەگەر بەمەش نابێ بە ڕەحم و میهرەبانی خۆت چونکە ئینسان بەرەو قیامەت و بەرەو بەهەشت دەچین. بەخوا هەر کەسێ لە ئێمە بەهەشتی بێ حەز ناکە یەک دقە لە دنیا بێ دنیا خەفەتە غەمە بەخوا دنیا هیلاکی مەشەقەتە دنیا وەک سجنە وەڵڵا هەر خەفەت و ماندووە هیچی تیا نییە بۆ خۆت کاتێ وەفاتەکە یەگە خوا لێت ڕازی بێ بەخوا بۆ خۆت تەواو بردەتەوە ئەو بە کەلیمەی کوفر نەبێ بڵێ ئەڵێ خوایە گە بەهەشتیم ڕۆژە زووتر چونکە دنیا مەشەقەتە هیچی تیا نیە ئیزراحەتی تیا نیە بەڵام لە قیامەتە حەل لە ناو قەبرەکەت کە خەڵک جێتەیە لێ بەهەشتیت بۆ خۆت قەبرەکەوێ باخێ لە باخەکانی بەهەشت برادەرێکت بۆ پەیا دەبێت لە ناو قەبرا کردەوەکانە دەمچوی وەک مانگی چواردەیە ئەو قەبرت بۆ خۆت فراوان دەبێتەوە حتا چاو بڕەکە پێخوای گەورە فەرمێ فەرشێکی بۆ ڕاخن گوڵ و گورزایی باشی بۆ بێنن بۆنی پیا بکەن بۆ خۆی بایەواران و بەیانە شام بداتەوە لە ناو قەبرەکە تەماشای باشت بکەن هەموو یوارە و بەیانێکی خوایە ڕۆژە زووتر ئەم قەبرستانە گشتی هەڵسێنی بچێ بۆ مەحشەر ئیتر ئەو دیمەنانە ئەبینی لە ناو قەبرەکەت
یعنی شەیدای ئەو شوێنەی چونکە ئینسانی ئیماندار بەم تموحەوە ئێمە ڕەمەزان ئەگرین ومێدی ئەمەیشین خوای گەورە لەگەڵمانە بە تەئکید شوا دەکا چونکە ئێمە بەرامبەر بە خوای پەروەردگار ئەوە نیەتمان زۆر 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 چاکتر و باشترە خوای گەورە و زیاترمانش بۆ بکە صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته